بەکارهێنەرانی ئایفۆن بە بڕی 500 ملیۆن دلار لەلایەن ئەپڵەوە قەرەبوو دەکرێنەوە دوای ئەوەی ئەپڵ لە دادگا لە کەیسی تاوکردنەوەی ئایفۆنە کۆنەکان دۆڕاندی و ئەپڵ ئێستا پارەکە دەدا. لە 2020 ئەپڵ لە دادگا لە کەیسی خاوکردنەوەی ئایفۆنە کۆنەکان بەرامبەر خەڵکی دۆڕاندی و ڕازی بوو بە بڕی 310 تا 500 ملیۆن دلار قەرەبوو بداتەوە بەکارهێنەرانی ئایفۆن. هەر کەسێک تا ئۆکتۆبری 2020 خۆی ناونووس کرد بێت لەو کەسەدا پارەکە وەردەگرێت. بڕی 500 ملیۆن دلار پارەیەکی کەمە بۆ ئەپڵ، چونکە ئەپڵ خاوەنی نزیکی 3 تریلیۆن دلارە. بەڵام هەر باشە بۆ خەڵکی. بەڵام کێشەکە ئەوەیە بەهۆی ئەوەی خەڵکێکی یەکجار زۆر خۆی ناونووس کردووە قەرەبوو بکرێتەوە، هەر کەسەی تەنیا 65 دلاری بەردەکەوێت. لە 2020 چەند کەسێک کارەزار لە دادگا کۆمپانیای ئەپڵیان تۆمەتبار کرد بەوەیکەوە بەبێ پرسی بەکارهێنەر ئەپڵ هەڵدەستێ ئایفۆنە کۆنەکان تاو دەکاتەوە تاوا لە خەڵکی بکە ئایفۆنی نوێ بکڕن. جا ئەپڵ لە دادگا نەیتوانی بێبەریبوونی خۆی بسەر دانینە بەوەیکەوە ئەو کارەی کردووە. بەڵام ئەپڵ دەڵێ بۆیە ئەو کارەمان کردووە تا پاتری ئایفۆنە کۆنەکان باشتر خۆیان بگرن، گەرنا ساڵانە زووتر پاتی